ئازیان و خۆشەویستان لە هەرجێکم سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش من ڕانکۆ بەکر بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشەکەم بۆم ڕۆژ پرسی گەرم و گرنگن لەسەر راستی گیان و ناوچەکە وەرێمی کوردستان گفتوگویان لەبارۆ بکەین بەڵام ئەمڕۆ بەرنامەی پرسی ڕۆژ جیاواز دەبێ گفتوگۆ دەکەین لەبارەی درامای کوردی تا چەندە توانیوێتی خزمەت بە قەزەی کوردی بە دۆسیەی کوردی بە دۆسیە ڕەواکەی میلەتی کورد بکە تا چەندە کوالیتی ئەو دراما و فیلمانەی کە بەرهەم دێنرێت لە کوردستان یا خۆفیلمی کوردین لە دەرەوەش کە بەرەم دێنرێن چەندە بە کوالیتین چەندە باشن چەندە جێشانازیمانن چەندە جێگەی ئەوەن کە دڵیان پێخۆش بکەین و مێدیان لەسەر هەڵبستنین و وەکو قۆناغێک بۆ دەستپێکی درامای کوردی فیلمی کوردی لیان بڕوانین گفتوگوێم بابەتانە و هەندێک پرس و بابەتی تر لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا جەلیل زەنگەنە دەرهێنەری دیاری کورد گفتوگوی لەگەڵ دەکەین مامۆستا سڵاو لێبێ بەخێرات سەرچاو بژی چاوتان خۆش سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ لەگەڵمان سپاستانەکەم مامۆستا ساڵانە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزدا کەناڵە کوردیەکان بە دیاریکراویکرد بووە بە نەریت لە جیهانی عەرەبی و ئیسلامیشدا ئەوانی کە پابەندیان بۆ مانگی ڕەمەزان هەیە بەنی دراما پەخش دەکەن درامای جیاواز دەکەن خۆیانی بامادە دەکەن کەناڵە کوردیەکانیش بە هەمان شێوە بە شێوازێکی گشتی ئێستا ئاستی فیلم و درامای کوردی چۆن دەبینی پێشەکی زۆر سپاسانەکەم سپاسی بینەرانی خۆشەویست و ئازیزەکەم جەژنی ڕەمەزانی پیرۆزیان لێ پیرۆزەکەم شەڵە بە خۆشی و بە شادی ئەی بەنە سەر مانگە پیرۆزە و جەژنێکی خۆشی و شادی شەوی شەڵە دوایەوە سپاسانەکەم بۆم پرسیارە هەڵبەتە درامەکان بۆ ڕەمەزانە پێویستە درامە لە ئاستی وشیاری میلەتەکەیە بێ ئێستا چکە ئێستا بینەری کورد زۆر وشیار بۆتەوە وەکو جاران نەماوە ئێمە جاران لە کاتی خۆیان لە ساڵی 1970 مەرەزەمان پێشکەش کرد کە سیناریۆی مامۆستا دەرهێنان و سیناریۆی مامۆستا سەلمان فایق کاکەیی بوو نووسین و چیرۆکی من بوو ئەمە یەکێ بوو لە درامە جوانەکان کە توانیمان دەرەوەی سۆدیۆ ببڕین دوایەوە چەندین درامای تری جوان و ڕێکوپێک هاتە بەوە وشیاربوونەوەی جەمهورش یعنی دەستی پێکردیت دوایەوە چەندین درامای تر هاتە پێشەوە سپاسیانەکەین ئێستا زۆربیان ئەمری خوای کردووە کە نەماون خوا عەفویان کە گیان بەهەش بێ ئەوانەی ماوشەوە تەمەن درێژ بن ئێمە پێویستە درامەی وا پێشکەش بە بینەرکەین درامای کوردی بێ لە ئاستی مستەوای میلەتەکەمان کوردەکەمان بێ و شیاریان کەینەوە و خۆشییان پێبەخشین جەژنی یعنی ڕەمەزانەکەیان لا جوانکەین و خۆشکەین و ئێواران دانشن سەیری درامای کوردی باشکەن بەڵام مخابن یعنی سەیرەکەی ئەو درامانەی ئێستا لە ئاستی مستەوای فکری جوانی وشیاری میلەتەکەمان نییە پێویستە شتی باشکەین شتی چاکەین هەندێکیان ناڵێم هەمویان هەندێکیان لە ئاستی مستەوانیە یعنی ئەو هینە نیە جاران بۆ ئێران بۆ کورسات درامای زۆر باشی هەبوو لە زمانی ئێرۆخانە یادی بەخێر درامای جوانی هەبوو درامای باشی هەبوو یەکێ بوو ئەم کورساتە لە پێشڕەوی هەموو دراما هەموو کەناڵە کوردیەکان بوو مامۆستا بێگومان کورسات هەر بەردەوامە لەو کاروانە ئەوە کەوێتە سەر ئاست و یعنی توانە و لێ هاتووی دەرێنەرەکان وانی هەندێک جار درامای لە دەرەوەش وەرگرتووە بۆی ئێمە جیهانی دەرەوەش بە کۆمەڵگەی خۆمان بناسیێنین بەڵام هەمیشە ڕەچاوی هەم کوالیتی هەم بەها و قیەمی کۆمەڵگەشی کردووە کورسات نەنگە خۆتان شایەتی بۆ بڵێن ئەو درامایانەی ئێستا بەرەمێنرێ بەراورد بە پێشکەوتنی تەکنەلۆژیا لە کامێرا لەو بەرنامانەی کە ئێستا مۆنتاژی دراماکانی پێکرێ بە گرافیک بە هەموو ئەو کوالیتیە تەکنیکیانە چەندە توانیوێتی خزمەت بە درامای کوردی بکە سوودیان لەو تەکنۆلۆژیە جوانە وەرنەگرتووە یعنی مەبەستم دەرهێنەرەکان بەداخەوە یعنی هەستیان لاوازە یعنی سەیرەکە چەندین دراما پێشکەش کراوە چی لێرە بێت چی لە لایەکی تر بێ ئەو ئاستەی نییە
لە ئەفکارە لە بۆچوونە لە ڕوویایە لە نووسینە لە سینناروەیە لە درامایە لە سەقافەتە لە وشیاریە لە فەنتازیە لە خەیاڵە یعنی ئەوانەیان پێ نییە لاوازن یا ئەچن پەنا ئەبەنە بەر دۆبلاج کە لە ئاستی مستەوەی میلەتەکەمان نییە بەعەکسەوە یعنی هەندێک شتی لە خۆمان تێکداوە ئەوانە ئەو درامە تورکیانە ئەڵێ درامەی لایچکا فارسیڵی کاماڵی یعنی لە ئاستی هینی ئێمەیان نییە ئەوانەی خراپن ئەوانەمان بۆ نێرن ئەوانەی کە تێکدانی خێزانیمان بۆ تێکەدەن ئەوانەمان بۆ نێرن شتی باشمان شتی جوان چاکمان بۆ نانێرن لەبەرەوە سوودێکی وای نابێ ئەوەی خراپەکەی هەیە تێکدانی کۆمەڵایەتی و ڕەنگی خێزانی هەیە تێکێدا ئەوەنە شتی باشمان بۆ نانێرێ سێرەکەی ئێستا زۆر لە شتەکان تێک چووە یعنی بەداخەوە خێزان تێک چووە شتەکان تێکی داوە ئەبێ درامایە بێ لە ئاستی مستەوای ئێمەیە کوردی بێ کوردی یعنی بەرزتر بێ بۆی فێرمان بکە کە ئەبێ عادات و تەقالیدی ئێمە چۆنە خەیاڵی ئێمە چۆنە بیر و بۆچوونمان چۆن ئەچینە پێشەوە بەچی ئەچینە پێشەوە ئەوانە نایەنن ئەوانش هینی خۆشمان دەرەقەتی نایەن یا پیان نییە بەداخەواڵم نە هەمومان نەکرد یعنی هەموو ئەبێ یعنی ئەوانی خاوەن کەناڵەکانن ئەبێ شتی باش و شتی ڕێکوپێک و شتی جوان شتی ئەوەی بێ کە کۆمەڵ فێری شتی جوان بکە کۆمەڵی کوردی ئێمە مەبەستمان کوردیەکەی خۆمانە یعنی بۆ تێکچێ بۆش خێزان تێکچێ بۆش بشڵەژێ بۆ وای لێبێ کە ئێمە بڵین بریا ئەم تەمسیلەمان ئەم درامەیەمان نەبینایە دراما بێ لە خزمەتی میلەتەکە بێ و بەرزی کاتەوە نەک ئاستی نزمکە و فکری و تێکیدا و هەموو زەوق و جوانیەکانی لێلابەت باشە مامۆستا بەڕوانینی تۆ گە درامایەک گەرچی فارسی بێ گەرچی تورکی کورسادەر تورکی ڕەت کردوەوە بە هەموو شێوێک درامای تورکی پەخش ناکە بەڵام بۆ نمونەی میلەتانی تر یعنی ئەگەر هاوئاستی کۆمەڵگەکەی تۆ بێ لە ڕووی دابوونەریتەوە لە ڕووی بەها کۆمەڵایەتیەکانەوە چ کێشێتیە تو درامای میلەتێکی تر ببینی بەڵام ڕەچاوی قیەم و بەهای کۆمەڵگە و خێزانی تێدا کراوە زۆر تەواوە ئێمە گەروا بێ قەیناکە قەیچێکە بەڵام ئەگەر لە ئاستی مستەوای خۆمان بێ لە عادەت و تەقالیدی خۆمان نزیک بێ بە ئەوانە لێبین بەڵام ئەگەر هی خۆمان بێ با ئێمە خزمەتی هی خۆمان بکەین با تۆزی ئەو مساوایەشی نەبێ بەڵام کوردی بێ هەر خۆشە هەر باشە ڕێکوپێکە چکە تو هانی درامە نووسەکانە دەی هانی ئیخراب و خرجەکانە دەی با تۆزیای نزمش بێ بەڵام ئەوە نەبێ خەڵک سەیرینەکە هەستێک کەناڵەکە بگۆڕێ ئەوەی نەکە سیرەکە مەسروفێکی زۆرەکە بەڵام خەڵکی تەقەتی نییە چوار حەڵقە ببینێ دوایەوە لایە بە بۆ ئەم هەموو مەساریفە و دوای لای بە نابا شتێکی باشکە شتێکی ڕێکوپێککە خەڵکەکە وشار کاتەوە خەڵکەکە دڵی پێخۆش بێ حەز بکە بڵێ ئەمە درامای خۆمە با سەیری کە بزانم چۆنە ڕخنەی لێ بگرم بەڵام ڕخنەی بە ناڕخنەی جوان ڕخنەی ڕێکوپێک بۆی مستەوای داهاتووی باشتر بکە ڕەشبین نەبێ ئەبێ متەفائیل بێ بەرامبەر بە درامای کوردی و جوان بێ کەناڵەکان تەژیع و هانی ئەوانە بە کە درامای کوردی زیاتر پەروەردە بکەن و پێشکەشی بکەن باشە کەواتە مامۆستا بەڕوانینی تۆ ئەگەرچی درامای کوردی بۆ نمونە کوالیتەکەشی هێندە بەرز نەبێ ئاسەکەشی هێندە بەرز نەبێ بەڵام لەبەرەوەی کوردیە بێت تەژیعی کەین دەستگیرۆی دەرێنەرەکان وەکتەرەکان بکەین و بڵێن ئێوە بەردەوام بن ئەمە بۆم خۆناغی ئێمە گونجاوە بە ئومێدیەوەی لە ئایندەدا خۆیان باشکەن ناوانە یەکجاری باوەڵام ئەبێ هیچ نەبێ شتێکی جوانی تیا بدۆزیتەوە چی لە نووسین بێت چی لە ئێخراج بێت چی لە تەمسیل بێت مۆسیقا دەوری باشە بینە گۆرانی دەوری باشە بینێ لە درامایە ئەبێ هانی ئەوانش بین بۆی ڕوحیەتی فەنتازیە و خۆشی و جوانی و تەفاعولی لای میلەتەکەمان بخڵقێنین کە دوا ڕۆژی میلەتەکەمان خۆشیە باشیە چاکیە ئەڕوچێتە پێشەوە لە هەموو شتێکە نەک هەندێ درامای یعنی سێرەکە بەناو کۆمیدیە بەناو تعلیقە و بەناو شتی ئەمانێ و هەر لێ بن و خەڵکەکە وا لێ بکە ڕەشببینی بکە ناخۆشی کە بڵێن میلەتی ئێمە میلەتێکی هەر ئەوەتانێ ڕخنا ئەگەر وەرەوتانش تۆ کە شتی جوانت بینی باسی کە مەتحی کە سایشی بکە شتی خراپشت بینی لی بە
قسەی پێ بڵێ بەس بە شێوەیەکی معقول بۆی خەڵکەکە هەزمی بکە و تێبگا لێی نەک ئەمە کۆمیدیە و پێکەنینەوە بەڵام پێکەینەکەی سێرەکەی بازاریە بەداخەواڵێم ئێمە ئەوەی سە ساڵی یعنی لە چە ناین ئێمە لە قڕنی 21 و تا ئێستا شتەکانمان هەمووی هەر وەکو سەرەتاکان وایە ئەی کەی ئەچینە پێشەوە کەی شتی جوان ئەمە کەناڵەکان ئەبێ خزمەتی ئەمە بکەن ئەمە ئەفکارە بکەن لەگەڵ ئەوانەیە این کەشتی باشیان پێبێ شتی چاکیان پێبێ هانیان بە ئەوە پەیمانگەی هونەرە جوانەکان کۆلێژی هونەر ماشەڵە گەنجی چاک و بەتوانە و باش هاتوۆتە پێشەوە تاقەیان هەیە فکریان هەیە خەیاڵیان هەیە شتیان پێیە ئەمانە بێ ینی کەهان درێن تەژیع کرێ شتی باشیان پێ بکرێ تاقەی چاکمانەیە شتی باشمانەیە ئەبێ ئەمانە بەشدار بن یعنی بۆ سەیرەکەی ئێمە هەر بێ بەوە هەندێک کەسەوە بلکەینەوە تەواو ناشتی تازەی بێنە پێشەوە شتی چاک بینە پێشەوە بڕۆ سەیری مستر و ئەوانە بکە بزانە سەیری سووریا بکە بزانە چی تاقەیەک بینی لەو گەنجانە چی شتێکە بینی چۆن هانی یەکتریەدەن چۆن ئەوە بەڵام لای ئێمە دایمە شکانەوەکە زیاترە لەوەی باشتر بێ و چاکتر بێ و ڕێک و پێکتر بێ و چکەمە هی میلەتەکەمانە بمانەوە نەمانەوە ئەمە هی کووردە ئەبێ ئێمە کوردەکە زیاتر هانی بین نەک هانی بێگانەکان بین قەینا باوانش بەعزە جارێ بۆی سەیریان بکەین بزانی چۆنە و چۆن نیە و دەچی مسەوایەکەن بۆ ئێمە یعنی ئەوە یارمەتی ئێمە بە بۆ تەقینەوەی تاقەکانمان باشە مامۆسا ئەمەژەت بۆ کردوتر دەبێ ئێمە کەڵک لە توانای گەنجەکان وەرگین ڕەنگە گەنجی زۆر بەتوانە هەبێت تا ئێستا دەرفەتی پێ نەدرابێت دەرنەکەوت بێ ونێکێک لە دەرێنەرەکان کە ژەر کوردە بەهمەنی خوبادی بۆ زۆر لە فیلمەکانی کەڵک لەو کەسانە وەرەگرێکە یەکەم جاریانە دەرەکەون خۆی دەڵێمانەوەکو قوڕێگووان دەتوانی بە ئارەزوی دەرێنەر بیان شێلی تۆ هاوڕای لەو ڕۆوە بڵێ من لە خۆم دەگەردەلوولە چەندین گەنجم هێنا هەر تەمسیلیان نەکردبوو بەڵام حەز و ئارەزوو و تاقەیان هەبوو یعنی ئەوانم هینکردیەکە لەوانە یادی بەخێر بەهەر جێگای بێ حەمەتاڵ بوو هادی بوو کاک هادی یەکێ بوو لەوانەی تەمسیلی نەکردبوو تەمسیلێکی بچووکی کردو چ تاقەیەکم پێ تەقانەوە یعنی خۆشی خزمەتی خۆشی کرد ئیتر خۆی وای لێ هات خۆی شتێ کرد یعنی زۆرتر زیاتر لەوانەش هی کەشە بوو یعنی با بڵێن دەردی فڵان کەس و تەنی چەندین خەڵک قسەیان نەکرد گەردەلوول بوو بە قوتابخانە بۆ ئەم دێکەس هەندێک کەس تاقەی تیا دەرکەوت بوو بە نەجم بوو بە ئەستێرە یعنی ئەبێ هونەرمەندەکان یا دەرهێنەرەکان بایەخ بەو تاقە گەنجی بن ئێمە خەزیێنەیەکی چاکمان ئێستا هاتوۆتە پێشەوە پەیمانگەی هونەر جوان وەک باسم کرد کۆلێژی هونەر یارمەتێکی چاکی ئەمانەی داوە ئەمانەی پەروەردە کردووە زۆر باشە دەستیان خۆش بێ باشە دواتر بێگومان باس لە گەردەلوولەکەین و بەشەکانی تریشی و بەشانەشی بابزانین بە کۆ گەشتون بەڵام هەر پێم خۆشە جارێ لەسەر ئەو خۆناغی درامای کوردی گفتوگۆ بکەین تا چەندە دراما و فیلمی ئێمە دەرێنەرەکان ئێمە توانیویانە خزمەت بە قەزی کوردی بکەن بە دۆسیی نەتەوەکەیان بکەن بە شۆڕش بکەن بە مێژووی ئەم میلەتە بکەن ئێمە ڕەنگە تاکە میلەت بین لە سەراسی جیان چەند جارە جینۆسایت کرابین بە شێوازی جیاواز میلەتانی تر یەک جار جینۆسایت کراون بەڵام ئێمە بە دەیان جار بە چەندین شێوە تا چەندە سینەمای کوردی یان درامای کوردی فیلمی کوردی لە خزمەتی ئەم قەزەیەدا بووە توانیوێتی دەنگی ئەمە بگەێنێ بەڵێ هەندێک جار بینەری خۆشەویست چی لە شانۆ بێت چی لە درامای تەلەڤیزیۆنی بێت چی لە فیلمی سینەمایی بێ شتیان کردووە دایمە لە خزمەتی میلەتەکەما بووە یعنی ئێمە ئەوتە شایدی بەرهەمەکانمان هەموو شایدی ئەو زەمانن من لە کاتی خۆی مەرەزەم کرد بەناو پاشایەتیەوە بەڵام باسی ئەمڕۆم کرد باسی ئەو ڕۆژەم کرد باسی هەفتاوسێم کرد یعنی بەناو پاشایەتی چار نییە چکە نەتەتوانی شتکەی بڵێ ئەمە ڕاستە خۆم ڕژێمەیە بەڵام بەناو ئاغا و دەرەبەگ و شتی واوە کردم مەرەزدایەکە دوایی ژاڵم کرد ژاڵەش عینەشت یعنی ژاڵم کە نووسی مامۆستا ناسەر حەزان ئیخراجی کرد هەرچەند مڵاحەب تێبینیم زۆر هەیە لەسەری بەڵام یەکێ بوو لەوانەی خەڵکەکە بزۆر پێشوازیی گەرمی لێ تێبینی چی دێ لەسەری مامۆستا ئەوە شتێکە باسم کردووە باز دووبارەی نەکەمەوە گەلێرە بتێ باسی کەیتەوە وەڵی ئەوەی من ویستم وەکو مەبدە وەکو فکر ئەوە نەبوو یعنی ئەوە نەبوو کە کردیان من ویستم
یعنی وای لێ بکەم کە تا ئێستا ئاغا و پاشا و فلان تا ئێستا ماونەتەوە تا ئێستا ئەوانەی میلەتە چەوسێنەوە ماونەتەوە ئەوان بەعکسە وای لە کچووە ئەو وەختە حکومەت ئەوەی ویست وتی ئەبێ وابێ من ڕەفزم کردەوە مامۆسا عەبدولی حەمەدجوان لەگەڵ مابوو کە هات بۆ تەلەڤیزیۆن ئەوەی ئەوان داوایان کرد من ئێمە نەمان کرد یعنی ئیتفاقمان کرد کە شتی وا ئەمە ژاڵە ئەڕوخێنێ ژاڵە وای لێ بکە یعنی ئەبێ کەواتە ئێمە هیچمان نەکردو بە هیچ لەبەرەوە سێرەکە لایەکی کە کردی بەداخەواڵم ئەوە بەدڵ نەبوو یا ئەخیرەکەی عینەشت وەکو فکرەی ئەساسیەکەی تێکدا ئەوشم هەر بەدڵ نەبوو بەڵام تازە ڕۆی مەگەر جارێکی کە نازەم چۆن بێ بکرێتەوە خۆم هینی بکەم ئەوە جیایە خێڵتا هەیە والله ئەگەر بمێنم چکە من بڕوا ناکەم ڕێگای ئەوم بە ئێسەوە 4 و 5 گەردەلوول خەریکم جارێ هەر چاوەڕێم ئیتر نازانم ئیدارەی کورچات سوپاسیانەکەم چیان کرد بەچی بەڵام ڕەنگە تێبینیان هەبێ لەسەر بەشی 4 و 5 چاوەڕێ ئەو تێبینیانم بە تێبینیەکان بێ من سوپاسی ئیدارەی کورساتەکەم کە زۆر بە تەحمل بوون لەگەڵ منش زۆر بە تەحمل بووم لەگەڵیانە یعنی چاوەڕێک چکە بینەر زۆر ئیزعاجی کردوم بینەر زۆر داوایەکە داوای 4 و 5 ئەگەر 4 و 5 نەکرێ یعنی گەردەلوولی 1 و 2 3 سەقەت ئەگەر لێ بدرێتەوە بکرێ بۆ لەبەرەوەی 4 و 5 تەکمیلەیە باسم کردو لە وێنەکشە دەرم کردووە وتومە گەردەلوول 5 بەشە ئەمە لە 2008ەوە ئەمە وتووە گەردەلوول 5 بەشە ڕستمەکەشم هەیە هینەکەشم هەیە کەوتومە قسەکەشم هەیە وتومە 5 بەشە ئەسەوە 3 بەشیم تەوا کردو ئەم 2 بەشەی ماوەتەوە کە ئەم 2 بەشەی لە 82 دەست پێکات تاوەکو 91 یعنی هەرچی جینۆسایدی کوردێ لەسەر کورد کراوە هەرچی وتراوە هەرچی ئەیدام کراوە لەوانەی بێتاوان بوونە لەوانەیە هیچ و هیچیان نەکردووە بەڵام سژیان کردووە لە بڕ ڕێکخراوی داخلی بوونەوەی تەنزیمات بوونە ئەیدامیان کردووە کەس و کارشان سەر بڕیوە یعنی ئەمە ئاساتەت لە کەس نەکراوە تا ئێستا لە میلەتی کورد کراوە یعنی مەئساتێکی و مەرگەساتێکی وە ئەنجا ئەنفال و کیمیاباران یعنی 182,000 بەدەم ئاسانە 5,000 کەس بە کیمیاوی لێ بدەن یعنی هەر لە میلەتی کورد کراوە کوا نە محاسبە کرا نە هیچ کرا نە باس کرا نە هیچ شتێکی کرا ئەوەی ڕژێمی بەعز بە ئێمەی کرد تا ئێستا کەس بە کەسی نەکردووە ڕەنگە باسی ئەوەش بکەی بڵێ ئەمە چۆن تۆ بێگومان مامۆستا پرسیاری ئەوەش دەکەم بەڵام باجارێ هەر لەسەر گەردەلوول ئاماژەت پێکرد کەواتە گەردەلوول 5 بەشە بەشی شەشەمی نییە تا کۆتاییاتنی باسە تا ڕاپەڕینی خەڵکی کوردستانە لە نەوتوی تا کۆڕەوە کاڕوە تا کۆڕەوە ئیتر دوای ئەوە من ڕەنگە یەکێک کە بیای ڕەنگە لەمە خراپتر باسکە ڕەنگە شتی تر بڵێ ڕەنگەرچی ڕەخنە و مەخنەی کە گیرا بێ دوای ئەمە ئەوانە باسکەوە کە دوای ڕاپەڕین و دوای هاتنەوەی میلەتی کورد و دوای بوون بە حکوومەت چی کرا بۆ ئەم میلەتە چی کرا بۆ شتانە بۆ ئەوەی میلەتی کوردی چاوسانەوە ئەوی میلەتی کوردی وا لێ کرد ئەی بۆ ئێستاوەتانە دەستیان ئەڕوا و هاتوونەتەوە و بە خێراتنیان نەکەن با بەمانان پالیان کرد چی بە خێرات باشە مامۆستا لە گەردەلوول تا ویستە چی بڵیت لە گەردەلوول ویستمەوە بڵێم ئەوەی بەسەر ئێمە هاتووە با جارێککە بەسەر ئێمە نەیەتەوە ئاگامان لە خۆمان بێ وریابی ئەمێ تا ئێمە یەکگرتوو نەبین تا ئێمە هەموو میلەت یەک نەگرێ هەموو هەر 4 پارچەکە یەک نەگرێ و لەگەڵ یەکە ڕێک نەبێ کورد قەت نابێ بە هیچ هەر وامە لێدا هەر حکوومەتێکمان بۆ دێ و لێمانەدا دەراوسەکانمان هیچمان ئێمەی خۆش ناوێ ئێمە بێ ئاگامان لەوە بێ لەبەرەوە بێ ئێمە یەک گرتوو بین ئەوە ڕاستگۆن نین لەگەڵ ئێمە ئەگەر ڕاستگۆن ئەی بۆ میلەتەکەی خۆیان کوردەکەی خۆیان نایڵند ئازاد بن نایڵن سەربەرز بن نایڵ قسە بکەن نایڵن شت بکەن یعنی هەموو لایەک هەموو دراوسەکانمان تۆزی هەناسەیەک هەیە لێرەوە بە ئەم هەناسەیە وا لێ بکەین بۆ هەر چوار لایەکەمان ببێ بە یەک ببێ بە یەکگرتوو کورد تاگە یەکگرتوو نەبێ هەر حاڵمان وای لێ دێ هەر وای لێ دێ و قەت سەر ناکەوین ئەوە گەردەلوول ئەوە ئێمە بەسەکە هەر لە گەردەلوولە تۆ ویست مێژووی شۆڕشی نوێی گەلەکەمان بنووسیتەوە بڵێ لای خەڵک ئاشنابێ لای نەوەی نوێ ئاشنابێ نەوەیەک لەدایک بۆ ئێستا هەر نازانێت چی بووە لە ڕابردوودا بڵێ و چی ڕووی داوە تۆ ویستت دەڕندەی باسیش پیشان بدەیت بڵێ هەستێکی حەقی خۆت پێداوە ینی حەقی خۆی داوە بە دڕندەی باس پیشاندەی لە گەردەلوولە من تقریبا با بڵێم بیکەینە 5 بەشەوە 3 بەشی پیشان داوە بەڵام ئەو 2 بەشە کە درڕندەترین جوڵەی لەگەڵ ئێمە کردووە ماوە
ئەو دوو بەشە 4 و 5 چونکە ئەوە لێرە دەرەکەوێت کە بەعس یا ڕژێمی پێشوو چی بە ئێمە کرد چیما نەیکرد بێ یعنی لە ئیدام لە سژنی سیاسیەکان لە کوشتن لە بڕین لە سەربڕین لە ماڵان گەنجێنە دەرەوە ڕەمیە کرد چەندین خۆم بینومە ئەمەی 82 تا 91 کۆڕەوەکە هەمووی لەگەڵیا بووم من وەک خۆم لە کەرکووک بووم چی بە کەرکووکی نەکرد چی بە کوردی کەرکووک نەکرد منیان بان کرد منیان سجن کرد منیان تادید کرد منیان یا ئیغراءات کرد وەراتکەین بە مدیری سەقافە لە باتی مصلح جەلالی وا هەموویم ڕەفز کرد وتی نابێ لە کەرکووک بمێنی نابێ بمێنم و قیچەکەم نابێ بمێنی من هاتم بۆ سلێمانی سوپاسی سلێمانی یەکەم من لەوێ ئەگە خۆڕسکانە تەمسیلم کردووە و یعنی شتی ناو دڵی خۆمم کردووە ناو فکری خۆمم کردووە بەڵام سلێمانی فێری سەقافەت و فێری فکر و فێری جوانی و فێری باشی و فێری تەمسیلی هەموو شتەکانم لێرە بوو زیاتر مەرەزەم لەوێ بوو لەگەڵ یەک دوو لەگەڵ بەهاری دزرا و کە 11 ڕۆژ من لەسەر مەسرح بینیم شانۆ بینیم هەموو خەڵک زانی کە ڕۆستەمی نەوتفرۆش چی کردووە دوای ئەوە کە هاتم بۆ ئێرە ئیتر لێرە ژاڵە و مەرەزە و هەموو شتەکانم کرد و ژیانم کرد و خولە پیزەم کرد و مامەڕیشەم کرد و ئەنجارە سێ بەشی گەردەلوولم کرد ئێستاوا دوو بەشەکەشم تەواو کردو و سیناریۆ لە کورساتە باشە مامۆستا خۆت ئاماژەت بۆ کردوتت دەتەوێت دڕندەی بەعس پیشان بی بڵێ و هەوڵ بۆ سەرپێخستنی شۆڕشی نوێی گەلەکەمان وە چۆن بە چ خۆناغێک هاتووە بە چ سەختیەکە هاتووە و بەشێک لەو مێژووە بگێڕیتەوە بڵێ بەڵام دواتر لێرە و لەوێن دێخسەی بەڕێستمان بینی کە بەستایش نا بەڵام بەراوردیم حکوومەتە کوردیاکەی بە دەسەڵاتی بەعس ئەمە ئەگەر بۆ هاوڵاتیەک لە دڵپڕیەم قسەیە بکە خەڵک ڕەخنەی ئەوەی هەیە لە تۆ کە تۆ مێژووی ئەم شۆڕشەت نووسیوەتەوە دڕندەی باست نووسیوەتەوە و تۆ ویستوتە پیشانی بێ کە باس چەندە دڕندەیە چی بەرامبەر بە کۆمەڵانی خەڵکی کوردستان کردووە چی بەرامبەر بە لادەکانمان کردووە چی بەرامبەر بە خەڵک کردووە بڵێ ئێستا لەبەرەوە کە تۆ قسەیەکەکەی کە تۆ شتێک لەسەر باز دەڵێ بۆ خەڵک دەبێتە جێی ڕەخنە دەبێتە جێی تێبینی دەڵێن مامۆستا جەلیل ئەوەی لە چی ئەمەی لە چی ئەمە ینی خۆت باسی کێومان بۆ بکە ینی ئەمە ڕوانینی تۆیە یان وەگەر ئینسانێکی تر جاری وایە کە قسەیەکەکە لە دڵپڕی خۆی لە مۆقیفێکدا قسەیەک دەکا بەڵام دوجار دەزانێت کام قسەی ڕەنگە جێی خۆی نەبوو بێ یان هەڵە بوو بێ زۆر ڕاستە دەست خۆش بۆ ئەم پرسیارە چکە ئەمە لای زۆر هەندێک برادری دڵسۆز و بە وەفای لای منش دڵتەنگی بووە بەوە وایان زانیوە جەلیل بە هینەتی واڵێ نا من یەک شتێکەیە حقیقەتێکەیە با باسی کەم من کە چوومە ناو خێمەکەەوە بۆ پیشگیری ئەو مامۆسایانە ئەو ئینسانت باش و دڵسۆز و ڕێک و پێکە و کوردانە کە بینیم چاوم پێکەوت مناڵێکم بینی کە چوون بۆ لای مامۆستا دڵشاد مناڵێک لەو لاوە دانیشت بوو جەڵدە لێ یابوو نامێشکی نەوعی بوو کاوم بینی گریان خەفتم خوارد زۆر دڵم پڕ بوو کە دڵم پڕ بوو یعنی معقولە ئەو حکومەتە کە ئێمە خەباتمان بۆی کرد کە ئێمە تێکۆشاین بووی کە ئێمە مزاهرەمان بۆی کرد کە ئێمە لەسەری دەربەدەرکراین کە ئێمە لەسەری هەموو شتێکراین ئێستا وا بکە وا لە میلەتی خۆی بکە هەواڵیان نەپرسێ نەیان بۆ لایەن پێیان نەڵێ بابێ ئەو بۆ نانتان گرتووە بۆ نان ناخۆن بۆ شتی واکەن بۆ ئەماکەن یعنی ئەمەم پێدەهین بوو لە داخە لە خەفەتە یعنی شتێکم وجوتم بابە باوانە بێ ڕووی بەعس پی بکەینەوە ڕووی بەعس سوور بکەینەوە تکایە حکوومەتی خۆمانە با نەڕوخێ با خەڵکەکەمانی لێ نەگرێ چکە مستەقبل ئەمە هەر ئەمێنێتەوە هەر باسەکرێ لە کاتی وا لە زمانی وا کرا کتێبی لەسەر دەرەکرێ ڕەنگە ڕۆژێ بێ لەمە خراپتری لەم کە من ئەگەر واموت بێ ڕەخنەم گرتی بێ یا شتێکی واموت بێ لەمە خراپتر بکرێ بەوانە یعنی بۆ ئەمە حکوومەتی خۆمانە هیچ ئەی بن بۆ ئەوە ناڵێن لە کاتی خۆی وتومە حکوومەتی کوردی هەر چۆنە بێ لە عەرەبێ باشترە ئەی بۆ ئەمە ناڵێن
کە من هەر من ئەمە وتووە کە وتومە دەیان جار شتی وام وتۆ بەڵام بەعس ئەوەی کردوێتی بە ئێمە کەس نەیکردووە ئەوەی ڕژێمی پێشوو بە ئێمەی کردووە کەس نەیکردووە ئێستا پێشوازی لێکرێ ئێستا هەستن شتی بۆ بکەن یعنی بووە لێبێ لە بشتمان لە بیرچوردن بۆ عاتفی بین بۆ نەژین بین دای ئەمە کە ئەوە وتراوە لە خقینە لە داخە بۆی ڕووی ئەوان سپینەکەین چکە چیان بە ئێمە نەکردووە من خۆم شخصی خۆم باسم کرد کە شت ما بە منینەکەن من 40 ساڵ کەرکووک بۆ 50 ساڵە لێرەم هەر تقریبا تا ڕاپەرین کرا ئەنجە کەرکووکم بینی هەر نەمبینی من لە کەرکووک پێش ڕاپەرین چوون بۆ لەگەڵ مامۆستا عەلی کەریم لە ماڵی ئەوان بووم هەردووکمان پێکەوە سجن کراین لە ڕاپەرین کە سلێمانی ئازاد کراوە من لە کەرکووک سجنا بووم من بووم مامۆستا عەلی کەریم بوو کاک غەفوور ساڵح عەبدوڵڵا بوو چیرۆکنووس بوو چەندین کەسی کە ئینسانە چاکەکان بوو کورد بوون هەمووی لە سجن هابوون یعنی ئەمە بۆ ئێمە ئەمەمان بیرە چێ بەڵام ئەڵێن باوە نەبێ خەڵک وا بڵێن دوایی خراپترمان پێڵێن با ئەمە حکوومەتی کوردیە تکایە لەگەڵ میلەتەکەتانە باش بن تکایە مەعاش بن تکایە چاک بن تکایە بودجەکە بۆ کێ هەڵەگرن ئەخە بۆ کەی کە خەڵکەکە نەما و خەڵکەکە مووی قینی لەتان چیتان کردووە بۆ جەماعەتی ئەنفال تا ئێستا چیتان کردووە بۆ جەماعەتی هەڵەبجاکە هەمووی هەر ئێستش بە داخەوە بەو چمیایەوە وردە هەلیانە ڕوە ئەخ بوو وابێ ئەمە حکوومەتی خۆمان نییە ئەمە حکوومەتی کوردی نییە ئێخ چۆنە بێ حکوومەتی کوردی وا لە میلەتەکەی خۆی بکە تکایە وەرنەوە سەرخۆتان وەرن با خەڵکەکە غەزەبی لێ نەگرێ من ئەمانە وتووە با خەڵکەکە وەی نەگرێ باواتان لێ نەیە حسابی عینشتان بۆ بکە ئەمەیە یعنی بەسمەوەی بێنەوە سەر خۆیان بێنە وشیاری خۆیان وشیار ببنەوە یعنی وان نەبن خەڵکەکەیتن نەقمە لە بەر پارە لە بەر شتێکی وە بۆ کوێ بن بۆ کوێی ئەڕوا بۆ چوو ئەڕوا بۆ بێگانە زیاتر لێمە وەربگرێ ئەوانی کەن بۆ ئێمە ئیشەکەن زیاتر بن ئەوانی ئێمانە کوش مستەشار و جاشەکان زیاتر وەرگن لە ماڵی مامەڕیشا گوناح نییەوە ئەوە گوناح نییە من مامەڕیشەم دووجار کردووە هەر منم مامەڕیشەم وەکو فلیم و وەکو درامەش کرد بوو وای لێبێ کێ ئەمانەی ناسان بە خەڵکی هەمووی من نەبووم ئەمە گەردەلوول بە گەردەلوول بە مامەڕیشە بەخو لە پیزە ئەمانم ناسان بە میلەتەکەم بۆ من لە من نازان بڵێم چی یعنی پێ بەداخەواڵێم یعنی مامۆستا توێ بڵێ لە دڵپڕیە ئەو قسانت کرد بەڵێ خۆ ئاشکرا بوو یعنی گریان من کە ئەو مناڵەوە ئەو کوڕم دڵشادەم بینی و هەندێک خوشکم بینی لەوێ کە هین بوون هەندێک خەڵکم بینی بەڕاستی هین بووم ئەبلەغ بووم یعنی حکوومەتی کوردی وا لە میلەتەکەی خۆی بکە ئەخ تاکەی چۆن کاکە واستان لێ نایەنن یعنی ئەمە ڕواتە تاریخەوە من باسی ناکەم لە گەردەلوول لە فریان ناکەوم تا نەوەت و یەک باسەکەم تا کۆڕەوەکە ئەی خەڵکی تر چۆن من ئێستا باسی سەدامەکەم باسی ڕژەمەکە یەکەم باسی ئەنفال و کیمیاباران و کۆمەڵکوژیەکەم باسی تەنزیماتە داخلیەکەم چۆن ئەیدامیان کرد و چۆن هەڵیان واسی بارد و دەست و چۆن کوشتیانن ئەی خەڵکی تر دێ ئەمانەی ئێوەش باسەکە ئەخ من باسەکەم ئەوە بوو یعنی ئەو سژنانە بەردەن ئەو هینانە بەردەن یعنی ئەوانە نەبنە شایەت حاڵی وەکو ئەمانی کە ئێستا بوونەتە شایەت حاڵ ناخۆش ئەمانە زۆر ناخۆشە دەبەرەوە بۆ جەناد کێ بۆ وشیاری خەڵکی گەنجانی نەوەی ئێستای کردەوە ئەگە من نەبوومایە نەک من کەسانی وەک منش باشە چەندە لەگەڵەوەی هونەرمەندانی ئێمە لەگەڵ قەزەی میلەتەکانی خۆیان نابن لەگەڵ دۆسی ڕەوای میلەتەکانی خۆیان دابن وابێت لەگەڵی دابن هونەرمەند کاکە ڕەنگەوە بێ ڕۆڵەی ئەم میلەتە بێ ئەبێ ڕۆڵەی ئەم میلەتە بێ دەنگی میلەت بێ نەک تۆ بڕوا لەگەڵ لایەکە یەک بگرێ و لایەکەی لەگەڵ یەکە بگرێ و ئێستا هونەرمەند ئەو هونەرمەندەی جاران نییە هونەرمەند یەکێتی هونەرمەندانی کوردستان ئەوە کاک فەریدوم و کاک جیاد دڵپاک بوو بە ڕەحمەت بێ ئەوە خالی سەرکار بوو ماون ئەوە کەمال سابیر بە ڕەحمەت بێ ئەمانە کامیل ئەحمەد بوو ئەمانە هونەرمەندی ڕەسەنی کوردی بوون بەداخەوە ئێستا ئەوانە لەگەڵ میلەتەکەیان بوون شتی جوانیان کرد شتی باشیان کرد لەگەڵ مزاهرەکە مزاهرەمان کرد لەگەڵیان نەکردمان هەموو ڕۆژی ئەچوین بۆ مزارە خەڵکی وا بوو گاڵتەی پێمانە کرد ئێستا ئەوانە شتن ئێمە مزاهرەکەمان کردووە
ئەوە ماوە هەندێ ماوە کاک دلێر ئیبراهیم بوو بە پێشمەرگایەتی هاتۆ شتی باش کرا شتی باش کرا نامەوێت هەندێک شت بڵێم ئێستا لێرە باسی ڕۆڵی فلان کەس بکەم و فلان کەس بکەم چکە وەختی خۆی کە هات باسی هەر هەموو یەکەم باسی هەموو یەکەم کە چێ مەعاشی بە هونەرمەنداندا و دوای ئەم حکومەتات بەشە باسێکی بەنیازی بیرەوەریەکانت بنووسیتەوە بەڵێ ئەوەشە نووسمەوە لەگەڵ بیرەوەری کەسانی ترش ئەم بیرەوەریەکانی خۆتە نووسیتەوە بەڵێ وەکو کتێب بەڵێ هیچت لێ نووسیوە تۆمارەت کردووە زۆرم نووسیوە جای گەردەلو لەی باسی چییە و بیرەوەری خۆم نییە ناڵێ نووسراوە ئەڵێ بیرەوەری فلان کەس لەگەڵ هەندێک شتی ترە باشە بەڵام ناچێتە ناو وردەکاریانەوە کە ئاماژەت پێکرد کێچی کرد کێچی نەکرد بەنیازی بە کتێبەمانەش بنووسیتەوە ئەگە دەرفەتە بێ خۆی کتێبەکە هەیە گەردەلو لە هەر پێنج بەشەکەی نووسیوەتەوە یعنی خۆی لە خۆی ئەمانە وەسیەتشم کردووە بە دەنگیش وەسیەتم کردووە دوای من ئەگەر من نەمان ئەمانە مووی بکرێ بە شت و بڵاو کرێتەوە ماوەسا تەمەەن ڕێگری ناکە لە مەسەلەن ئەوەی دەرەنێرێک کارەکانی خۆیە بێ بچێتە مەیدانی بچێتە جێگەکان بچێتە لۆکیشنەکان ینی جموجۆڵێکی زۆرێ بێ وزەیەکی زۆرێ بێ دەرێنانی درامایەک تەمەەن ڕێگر نییە بۆ ئەمە چۆن ڕێگر نییە من جاران خۆمە چوومە ناو بەفر و باران و خۆرەتا و ئاگرباران و هەموو شتێک من بووم هەمووی دیارە هەموو برادەران مسەوەرە زانێ هەموو ئەکتەرەکانە زانن کە من چوومەتە ناو زەنگ بۆ ناو بەفر ئاگرمان کردوتەوە ئەوە ڕسمەکانشەیە چوینەتە ناو گەرمیان هەمووی ئاگر بووە بەفرمان خستۆتە سەرمان خاوڵی بەفر تەرمان کردو لێمان هەمووی ئەزانن تەقەمان کردو تەقەبەر هەندێک ئەکتەر کەوتۆ بەداخەوە یعنی قومەلینەکان کە دامە ناو دینامیتەکان کە دامە ناوە تەقیوە تۆ ژێر پێی ئەکتەرەکان دەموچاوی هەمووی وێران بووە بۆی تا ماوە نەبێ بەڵام ئێستا تاقەیەکم ماوە ئەتوانم شتکەم ئەتوانم بچمە ژووری کۆنتترۆلەکە کۆنتترۆل لەگەڵ خۆمانە بەرین ئەوانە ئیشی پێ بکەم و قسە بکەین لەگەڵی مساعید مخرج دابنین و هەموو شتەکان بکەم تا ئەوەشم ماوە تا ئەوەشم ماوە هینی ئیشی پێ بکەن کە من نەمان داواکەم ئەمە وەسیەت بێ داواکەم نەیکەن چکە یەک و دوو سێش لێمەدەن نوقسانە بەبێ 4 و 5 نوقسانە بێ تکایە لێشیاندا بڵێن ئەمەی جەلیل نییە تکایە 4 و 5 کە عرض کرا ئەو وەختا هەمووی من مەسئولم لێ زۆر بەڕێز کاک جەلیل جەنگەنە دەرێنەری دیاری کورد سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن لە بەرنامەی پرسی ڕۆژ زۆر سپاس بۆ ئێوەش داوای لێبوردن لەو بینەرە خۆشەویستاکەم ئەگەر هەڵەیەکم کردبێ ئەگەر شتێکم وتبێ من ئیشەڵڵا ڕەمەزانێکی خۆش جژنێکی پیرۆز لە هەمووتان ژیانێکی خۆش و پڕکامەرانی زۆر زۆر سپاس مامۆستاگیان سپاس دەکەم خۆشەویستان بە یارمەتی هاوکاران بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەین و کاتێکی خۆشحاڵ